بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خۆشەویستان، برایان و خوشکان، منداڵە چاوگەشەکان، باوکان و دایکان، بینەران و بیسەران لە هەر شوێنەکەن، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. خۆشحاڵین لە زنجیرەیەکی زۆر تایبەتە هاتینەوە خزمەتتان کە ئەم بابەتە هەستەکەین بابەتێکی ئەم ڕۆژگارەیە و بابەتێکی هەنووکەییە. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە شەرق و غەرب بەدەستەوە گیری خواردووە و چارەسەرێکی بنەبڕی بۆ نادۆزرێتەوە. ئەم بابەتە ئەو بابەتەیە لە مناڵێکەوە هەتاوەکو پیرێک پێویستی پێیەتی. ئەم بابەتە ئەوەیە کە سەری دایکان و باوکانی قاڵ کردووە. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە بەردەوام منهەج و پرۆگرامی بۆ ئەگۆڕێ، بەڵام هیچی بە دەرد ناخوا. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە پێغەمبەرانی بۆ هاتووە. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم جیلێکی لەسەر پەروەردە کردووە. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە ئەگەر پێشتر ئینسان کێشەیەکی هەبوو بێ لەگەڵیا، لەم عەسرەیە بەڕاستی سەدەها کێشە و مشاکل ڕووی تێیەکە. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە ئەوەی کە نوێژیش ناکە زیاتر پێویستی پێیەتی لەوەی کە نوێژ خوێنە و هاتووی مزگەوتەکە. ئەم بابەتە ئەو بابەتەیە کە نەخوێنەوارێک و مامۆسایەکی ئاینی وەکو یەک ڕوویانەگرێتەوە و لەوانەشە هەردووکیان دەسەوسام بن لە ئاستی چارەسەریانە. خۆشەویستانم، ئەم بابەتە بریتیە لە ئەوانەیە گەورەی بابەتەکەوامان لێ بکا کە هەر یەکەمان دڵمان بۆ ئەوە بچێ بڵین ئۆخەی، و ئەخیرەن دوای تەکلیفێک و دوای تاوتوێکی زۆر هاتینە سەرەوەی کە ئەم جارە بە وردی بە شێوەیەکی منهەجی، بە شێوەیەکی ئەپدەیت و تازەگەری باسێکی پەروەردەی مناڵکەین. الله ئەکبەر لەم بابەتە. الله ئەکبەر. هەر کەسێک لەمە بێبەش بێ بەڕاستی هەستەکەین لە خێری دنیا و قیامەتیش بێبەش بووە. چونکە بەداخەوە خۆشەویستەکانم، ئەمڕۆ ئێمە منداڵەکانمان پێناگەیەنین. ئێمە ئەمڕۆ منداڵەکانمان تەنها بەخێوەکەین، تەنها خواردنیانەینێ، تەنها چاودێریانەکەین. بەڵام ئەوەی کە پێوترێ فێرکردن و گەورەکردن و گەشەکردن لە ڕووی جەستەییەوە نا، لە ڕووی عەقلیەوە، لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی شەخسیەتەوە، لە ڕووی ئیمانەوە، لە ڕووی عەقیدەوە، لە ڕووی ئەدەب و ئاخلاقەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بەداخەوە هەمومان منداڵەکانمان هەتی و کەوتووە. منداڵەکانی ئەمڕۆ بێنازن، نەک بەوەی کە باوکو دایکیان نییە، بەوەی کە مناڵ لە دۆڵێکە و باوکو دایک لە دۆڵێک، بەوەی کە پەروەردە لە دۆڵێکە و فێرکردن لە دۆڵێکی تر، بەوەی کە منداڵەکانمان زۆر دوور کەوتونەتەوە. ئەگەر واش بڕوات منداڵەکانمان ئەدەینە دەستی شاشەکان بۆمان پەروەردە بکەن، بەڕاستی لە دەست خۆمان دەرەچن. بۆیە هەتاوەکو ئەم مناڵانە نەمامێکن بە دەستمانەوە، هەتاوەکو توانین چارەسەریان بکەین، با ئیشەکە لە دەستی خۆمانەیە و گرەی دەسەنەی خەینەدان. با شتێکی جوان بچێنین کە دوایی لەو بسەرەوە دڵمان خۆش بێ کە بیدورینەوە. ئازیزەکەم، ئێمە خۆمان لەوانەیە دڵمان خۆش بێ بڵین باوکو دایکمان ئێمە هێناوەتە دنیا و هی زەڕیشمان نەکردو، ئەلحەمدولیلا هین و ئەژین و مناڵمان پێگەیان و خانوومان و ماڵمان پێکەوە ناوە و دروستمان کردووە. ئەمە بەس نییە، نەخێر، ئەمە بەس نییە. ئێمە خۆمان فاقید و شەیئین. ئێمە خۆمان وەکو پێویست ئەو پەروەردە سەحیحەن تەندروستە نەکراوین. ئەگەر کرابێتیشین بۆ ڕۆژگاری خۆی بە کەڵکی ئەمڕۆ نایەت. ئەمڕۆ تۆ بچۆ نەک
منداڵێک نەک ماڵێک نەک ئومەتێک پێشڕەوی بکە بتەوێت تەنها سوکانی سیارەیە کە بەدەستەوە بێ. مەفروزە کۆمەڵێک دەرسی نەزاری و عەمەلی بخوێنیت، مەفروزە فێری شۆفێری و لێخوڕین بیت هەتاوەکو بتوانین لەسەر جادەکانە گوزەرکەیت. نەک ئەوە تخوا بڕۆ 2 پەلەوەرم بۆ بێنێ لە ماڵەکەی خۆتا ڕایگرە، بزانە ئەبێ سەیری چەند ڤیدۆ بکەیت، بزانە ئەبێ سەیری چەند شتکەی بۆ ئەوەی کە جۆ لە چەند کەس بگری بۆی کە بزانی ئەم پەلەوەرە چۆن پەروەردا بێ، چۆن گەورا بێ، چۆن بەخێوە کرێ، چۆن بەچکاکە، چۆن خزمەتە کرێ، چۆن گەورا بێ و گەشاکە. ئێمە لە گەشەی مناڵە تەنها لەوە تێگەیشتون دەستی مناڵەکەمان بگرین و بڵین دکتۆر جان ئەها ئەگرێنی فاوی هەیە، دکتۆر جان ئەها باڵاکەی چۆنە، دکتۆر جان ئەها خواردنەکەی، قەت فێری ئەوە نەبین بڵین دکتۆر جان. مامۆستا جان منداڵەکانمان خەریکە لە دەست دەرەچن. ئەگەر ئەمە ڕاز بێت بۆ پەلەوەرێک و بۆ دارێک و بۆ درەختێک، ئەمە چەند قاد ڕاستە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین منداڵ جارێکی تر پەروەردە بکەین، نەک بینا، نەک کۆنکرێت و چیمەنتۆ. ئێمە ماڵەکانمان، وێلاکانمان، شوقەکانمان، باخەکانمان هەمی ڕق و تەق دروستمان کردوون بەحساب بۆ خزمەتی خۆمان و ماڵ و مناڵمان، بەڵام بەداخەوە نەخۆمان نە منداڵەکانیشمان ئیسفادەمان لێ نەکردووە. خۆزگەم بەو کاتەی کە ماڵەکان قوڕێ بوو هەمومان لە یەک ژوورا ژیاین، هەمووشمان لە ژوورێکە ئاخەوتین و تەنها خۆمان تیان ئاشت. هەموو ماڵ لە شوێنێکە لە دەوری سفرەیەک و لە دەوری دایک و باوک و ئاگردانی جەم بوون، بەڵام ئەو ڕۆژگارە گوزەشت. بەرەو ئەمڕۆ پێویستمان پێویستی جارێکی تر نەفسیەتەکان بنیاد بنینەوە، جارێکی تر منداڵەکانمان دروستکەینەوە. بەڵێ خوێندن منداڵەکانمان فێرەکە، بەشی ئەوە فێرێکا کە بەرچاوی خۆی ببینێ، بەڵام بۆچی تەنها بۆ دنیا. يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. لەوە زیاتر ناگوزەرێ. منداڵێک ئەکرێ مامۆسای بۆ بگری، ئەکرێ بینێریتم قوتابخانەیەکی نمونەی، ئەکرێ پارەیەکی زۆری تیا سەرف بکەی، ئەکرێ تەکسیەکی خاصی بۆ بگری کات شوێی پێ بکە، ئەکرێ خواردن و جلو بەرگ و جانتا و کتێب و شتێکی کەم نەبێ، بەڵام بەداخەوە ئالێرەوە بەتاڵە هەتاوەکو خوارەوە. منداڵێک کە دڵە پێی خۆش نییە بتوانێت بەیانی شوێنی خۆتی پێ بگریتەوە. منداڵێک بەو لاوازیە کە ئەمڕۆ پەروەردا بێ هەل لاوازە و ئەبێ تا ڕۆژی قیامەت دەستی پێوەی بێ کە ئەژمریت بە حەسرەتی ئەوە ئەمریت. بۆیە بەڕێزەکانم ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە، بۆیە هیوادارم ئینشاڵڵا ئێمە بتوانین لەم شوێنەیە حەقی ئەوە بین کە کۆمەڵێک منداڵ، کۆمەڵی خاوەن کەسایەتی، کۆمەڵی نەفسیەتی بەرز، کۆمەڵی خەڵکی ئیداری، کۆمەڵێک پیاو، کۆمەڵێک ژن، کۆمەڵی خێزان دروستکەین. هەمومان ئەمڕۆ بەخۆشمانەوە بە دکتۆرەکانی دەرونیشەوە بەوانەی کە لە بواری کۆمەڵایەتی شاکۆڵنەوە لەم بابەتەیە 101 کێشەمان هەیە. بابین لەم زنجیرەیە بتوانین چارەسەریکەین. عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه جارێکیان لە مەجلیسێکا بوو، مەجلیسی سەحابە، مەجلیسی تابعین، فەرمی تەمەنەو، ئادەی هەر یەکە و تەمەنای شتێ بکە. دانەیەکیان فەرمی من حەزەکەم پڕ بەم ژوورە درهەمم هەبێ لە پێناوی خوای گەورەیە بیبەخشم، لە پێناوی جیهاد، لە پێناوی پەروەردگارە. دانەکەی تریان فەرمی من حەزەکەم پڕ بەم ماڵە، پڕ بەم ژوورە ئاڵتونم هەبێ لە پێناوی خوای گەورەیە بیبەخشم. سەی نیەتەکان چەند خاوێنن. سێمیان فەرمی من پڕ بەم ماڵە حەزەکەم گەوهەرم هەبێ، ئەها لە درهەمەوە بوو بە ئاڵتون و بوو بە گەوهەر. ئەمیش فەرمی لە پێناوی جیهاد و لە پێناوی خوای گەورەیە بیبەخشم. فەرمی تەمەنەو، ئادەی ئارەزووی ترتانم پێ بڵێن. وتیان عومەر ئێمە شتەکانی خۆمان وت تۆشتی خۆ بفەرموو. وتی من تۆمە ناکەم پڕ بەم ماڵە. پڕ بەم ماڵە ئەبوو عوبەیدەی جەڕاح و مەعادی کوڕی جەبەل و حوذەیفەی کوڕی یەمان و سالمم هەبێ لە پێناوی تاعەتی خوای گەورەیە بەکاریان بێنم. اینجا فەرمی بچن ئەم پارەیە بەرن. لە حوزەیفەوە دەستیان پێکرد پارەیەکیان بۆ نارد. وتی پارەکەی چی لێ کرد؟ وتی شەو نەخەو هەتاوەکو هەمی بەخشیەوە. پارەکەی نارد هەتاوەکو بۆ ئەبوو عوبەیدەی جەڕاح. وتیان قوربان وەڵڵای هیچی بۆ خۆی گل نەیایەوە. لە کاتێکا ئەمیری هەموو شام بوو. فەرمی ئێستا بینیتان
سەبینیتان بۆچی حەزەکەم ئەم پیاوانم هەبێ. واتە پیاو بە پارە بنیاد نانرێ، بەڵام پیاوە توانێ پارە کۆکاتە و ئاراستی پارەشکە. ئێمە ئەگەر وا هەڵت تێگەیشتوین کە منداڵەکانمان بە پارە پێ ئەگەن بە پارە پێ ناگەن، بە پارە تێگەن، پارە هیچ ناخاتە مێشکیانەوە، بەڵکو بێ منداڵەکانمان لەسەر نەفسێتێکی سەوی، کەسایەتێکی بەرز، بە جوانی و بە قەناعەت و بە حەیاوە پەروەردە دەکەین بۆ ئەوەی کە ئەوەمان دەستکەوێت کە هەوڵی بۆ دەین، چکە ئێمە لەگەڵ منداڵەکانمانە زۆر ماندووە بین، زۆر عەزیەتە کێشین، بەڵام ئایا ئەومان دەسەکەوێت کە ویستومانە بەقەدەر ئەوەی کە مەسرەفمان کردووە بۆمانە گەڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. ئەگەر ئینسان مرد، ئادەمی زاد مرد، کردەوەکانی پێچرێتەوە ئاوا چی؟ إلا سێشت نەبێ صدقة جارية. صدقەی جاریە هەر چیە بکەیت ساڵێ، دوان، سیان، چوار، دا کۆتایی پێدێ. ئەو علم ينتفع به، یاخود علمێک کە خەڵک بەردەوام ئیسفادەی لێ بکە. صدقەی جاریە ئەگەر وەقف نەبێت کۆتایی پێدێ. علم ينتفع به بۆ ئەو سەردەمەی خۆی و دوای خۆی لەوانەیە باش بێ، بەڵام ئەو وەلەدین صالح يدعو له، منداڵێکی چاک کە دوای خۆی دوعای خێر بۆ باوکی بکە. ئەمە ئەوەیە بۆ مناڵەوە ناوەستێ، مناڵی مناڵ و نەوەی نەوەکەت و هەتاوەکو پشتی تۆ تا ڕۆژی قیامەت چاکەکانە بەردەوامە بێ. بۆیە ناکرێ لەم خێرە بێ بەش بین. بۆیە خۆشەویستەکانم، هیوادارم ئینشاڵڵا بتوانین لە زنجیرەیەکە لە خزمەتتانە ئەوەی کە پێویستەکات لە هەموو ڕووەکانەوە باسی ئەو بکەین مناڵ چۆنەکرێ پەروەردە بکرێ. مناڵ هەروە بیخەینەوە و بیخەینە گەڕەک و بازار و مەکتەب و بیخەینە کۆمەلگاوە بڵین تەواو ئەوە مناڵم هەیە، نەخێر. پێویستەکات ئەو مناڵە کە هەیە بەرنامە و پەیڕە و پرۆگرامە بۆی هەبێ، استراتیژیەتە بۆی هەبێ، چونکە ئەمە سەرمایەی تۆیە، دواتریش سەرمایەکەت بە میرات هەمووی ئەبا. بۆیە لە زنجیرەیەکە لە خزمەتتانە ئەبین، لە وانەکانی داهاتووە لە خزمەتتانە ئینشاءڵڵا لەگەڵمان بن. سلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکات.